دوای ئەوەی وزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم بڕیاری قەدەغەکردنی ئۆتۆمبیلی لێدرا و چاکراوی دەرکرد. چەند ڕۆژێکە بڕیارەکە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. بەو پێی هەر کەسێک ئۆتۆمبیلی لێدرا و یان ژێر ئاوکەوتوو بهێنێتە هەرێمی کوردستان بە بڕی 50 ملیۆن دینار سزا دەدرێت. لەو ڕۆژەوە نووسراوێکی وزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم کە لە 17 حوزەیران دەرچووە داوای میکانیزمی جێبەجێکردنی بڕیاری قەدەغەکردنی ئۆتۆمبیلی لێدرا و چاکرا و ژێر ئاوکەوتوو دەکات. بڕیارەکە و سزا دیاریکراوەکانیش کاردانەوەی جۆراوجۆریان بە شوێن خۆیان داهێناوە. فاخیرەکرەم خاوەن پێشەنگایەکی ئۆتۆمبیلە لە هەولێر. ئەو دەڵێت بڕیارەکە لە بنەڕەتدا جێگای دەستخۆشیە. بەو پێی نزمی کوالێتی بەشێک لە ئۆتۆمبیلە هاوردەکان بۆتە هۆی زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان. دەستخۆشی لە حکوومەت دەکەن کە ئەو بڕیارانە دەردەینی دەبایە ئەو بڕیارە زۆر لە مێژە دەربەهات بایە ئەو سیارانە داخلی کوردستان نەکرابایە چکە ئەو سیارانە لەوێ هەموو فڕەدرایە بەڕاستی پێ برم هەموو سقوتی پێکرایە خێرە دێن ئەو سیارانە هەموو لە سەری ئەو خەڵکەی ساغ دەکەنەوە بەهۆی ئەو سیارانە حادیسەی یەکجار زۆر دەبی هەموو نە ئێرباگێک تێدایە هیچ مەتانەی تێدا نییە ئەو سیارانە بەڕاستی پێ برم کەلکی ئیستعمالی خەڵکی نییە لێرە مادەیەک کەم پێدەدا ژیانی خۆی دەیختێ مەترسی بەهۆی هۆی ئەو سیارانەیە باشە خێرە ئەو سیارانە کە بێ حادیسە دێتن سێ قیمەتی ئەو سیارانەیە کە داخڵ دەبی بۆ خەڵک ئەو فکری ناکاتەوە غێر ئەو سیاران دەکات بە کەڵک نایەتن بە کەڵک هاژشتی نای بۆی داخڵەکە. بەشێک لە هاوڵاتیانیش ناڕەزاییان لە ئۆتۆمبیلی ئەمریکی هەیە. ئەم هاوڵاتیە دەڵێت ئۆتۆمبیلێکی ئەمریکیمان کڕیوە و کێشەی تەکنیکی هەبووە نزیک 4000 دۆلارمان تیا خرج کردووە هێشتا کێشەکەی چارەسەر نەبووە. ئەو بڕیار هەتا 100% باشە کاکە نەجادەممە نەڕێممە هەر بڕایت وەسیار نە ئێرباچی مایە نە ڕادێتەی مایە سیارە هەیە کاکەوە سیکرا بە بەخوای هەمووی گەندەی ئەمریکایە کە نەدادێت ئێرە کاسیات زادەمەما لە بەستی ئەو سیارانە سیارەکە 0 کیلۆمەتری بلۆچمانەمە ئەمە خۆڕاتە فەقیری ناو کەونە سیارانە دیقەنە هەمووی بڕایتەوە هەمووی ئێرباچی مایە تەبەتی ئیش ناکە کتەبووە ئەو سیارانەی کڕی دەیگۆ بە 160 کرێت سل وەرەقەم لەدایان ناڕوە سل وەرەقە لە بیکاشۆش دەگۆ خوای ناڕوە هاتیە فرۆشتیەوە بە 50 وەرەقە زەرەر ئەو هەموو پارە دەسە دەرێ لێرە ئیش بکرێ باشتر نییە ڕۆژێ بە هەزاران دەفتەر بەس تەحویلی دوبەی دەکرێت. لای خۆیانەوە بازرگانانی ئۆتۆمبیلی ئەمریکی لەم بڕیارە ناڕازین. ئەوان دەڵێن دەبوایە حکوومەت پێشوەختە ئاگاداری ڕەوشی بازار وایە چونکە هەر ئۆتۆمبیلێک لە ئەمریکاوە تا دەگاتە هەرێمی کوردستان زیاتر لە 3 مانگی پێویستە. لە کاتێکدا حکوومەت بۆ جێبەجێکردنی بڕیارەکە تەنها 2 مانگی مۆڵەت داناوە. بەواتایەکی دیکە کاتێک بڕیارەکە دەچووە ئۆتۆمبیلەکان لە ڕێگا بوون. بەنسبەت ئەو سیارە ئەمریکیانێکە لە ئەمریکاوە داخل دەبن نەتا هەولێر بەلایانی کەم 2 مانگی پێویستە تا دەگاتە دووبەی هەندێک سیارە هەیە لە ئەمریکا دەکرێت لە کۆپارت یعنی بەلایانی کەم سیارە بە 2 ڕۆژ ئەوراقەی ڕێک ناخرێ کە ئەوراقەی ڕێک ناخرێت 2 مانگ و 2 ڕۆژی پێویستە تا دەگاتە دووبەی لە دووبەی کە ئەتو چای دەکەوێت برێن چامەرغەش لێدرایە بۆینتەش لێدرایە ئەو سیارە تقریبا 10 ڕۆژەشی دەوێتە چا دەبتەوە یعنی بەلایانی کەم 3 مانگی پێویستە بۆ نمونە ئێستا ئەمە سیارێکمان کڕیا لە ئەمریکای یەکی پێنج کردمان 2 بڕیارە دەچووە 2 مانجا مۆڵەت دایتە خەڵکی کوردستان بە بەلایەنێکم زۆربەی خەڵک لە هەولێرە زەرمەندە یەکجار زۆر دەبی بەنسبەت درێژکردنەوەکەی با یەکجاری ببتە 1.9 ئەو کاتی 1.9 2017 ڕادەگیرێ دەبتە 18 بە یەکجاری ئەگەر حکوومەت بڕیارەشی دەربکە بەرێکاکە لە 1.9 هیچ سیارەکی ئەمریکی بادا هاوردەی کوردستان نەبیتن. قەدەغەی هاوردەی ئۆتۆمبیلی ئەمریکی و لێدرا و ژێر ئاوکەوتوو گەرچی کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە بەڵام بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە بڕیارەکە زۆر درەنگکەوتووە و دەبوایە حکوومەت ساڵانێکی زۆر لەمەوبەر لە خەمی گیان و سەلامەتی هاوڵاتیان بواە بەر لەوەی ژیانی سەدان کەس ببێتە قوربانی ئۆتۆمبیلی بێکوالێت و پەککەوتووی وڵاتان. عیمران ئەمیر کاناڵی ئاسمانی پەیام هەولێر.